لەبەر هەندێک هۆکاری ڕێخستنەوەی گەشتەکان و هەندێک کاروباری تەکنیکی گەشتەکان دواکەوت بۆ ئەمڕۆ کە یەکەم گەشت دەستی پێکرد لە تارانەوە بۆ سلێمانی و هیوادارین ئەم گەشتانە بەردەوام بێ. بێگومان لە هەرێمی کوردستان و ئەم دەبەرەی ئێمە خەڵکانێکی زۆر هەیە کە پێویستیان بە سەفەرکردن هەیە بۆ تاران بۆ گەشتیاری بۆ بازرگانی بۆ چارەسەر بۆ هەر بابەتێکیکە ئەو هەوڵانەی کە دراوە تا ئێستا هیچ بەرهەمێکی نەبووە و من لێرەوە بەرپرسیارەتێکە خەمە سەر ئەستۆی حکوومەتی عێراق و خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق چونکە ئەوان بەپی دەستور و یاسا ئەوان دەرپرسن لە ئەو ڕێکەوتنامانە و جێبەجێکردنی بەندەکانی ئەو ڕێکەوتنامانەی کە لە بینی تورکیا و عێراقدا هەیە لەبەرەوەی فڕۆکەخانی سلێمانی بەپی یاسای فڕۆکەوانی عێراقەکە پێویستە کە ئەوان ئەو کێشانەی کە دووچاری فڕۆکەخانی سلێمانی ئەبنەوە لەگەڵ وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ترە ئەوان چارەسەری بکەن. بەڵام ڕقمی ئەو هەوڵانەی کە ئێمە داومانەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی ئێمە بەڵام تا ئێستا حکوومەتی بەغا بێباک بووە کەم تەرخەم بووە لەو بابەتەوە چونکە ئێمە هیچ وەڵامێکی یاریمان دەست نەکەوتەوە. لێرەوە من داوایان لێکەمە جارێکی کە هەوڵ جدی بن بۆی تورکیا ئاسمانی خۆی و فڕۆکەخانەکانی خۆی بکاتەوە بەڕووی گەشتەکانی ئێمە.